بەڕێزان هەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە پێشەنگای کتێبی کوردی لە هەولێری پایتەختەوە لەگەڵتان. ئەمڕۆ سێهەم ڕۆژی ئەم پێشەنگایەیە خەڵکێکی زۆر لە هاتوون سەردانیەکەن دیارە داشکاندنێکی باشیش کراوە کە بۆ کتێبەکان ئەمەش دەبێتە هاندەرێک. میوانێکی ترمان هەیە دەمانەوێت قسەی زیاتر لەگەڵ ئەو بکەین. ئەو بۆ خۆی یەک نووسەر و کتێبیشی هەیە کتێبی خۆشی دانراوە لێرە بۆ فرۆشتن. دەمانەوێت بزانم ئەو دەڵێکی لەسەر پێشەنگای کتێبی کوردی بۆچی گرنگە. میوانەکەمان زۆر بەڕێز خاتوونێکە خاتوون سێبەر فارس نووسەرە و خاوەنی چەندین کتێبە. خاتوو سێبەر زۆر بەخێر بێ گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ کوردستان 24 ئێوە بۆ خۆتان نووسەرن چەندین وەکو پێشتریش وتت لە پێشەکی باست کرد چەندین کتێبتان تا ئێستا نووسیوە. من دەمەوێت بزانم گرنگی پێشەنگای کتێبی کوردی لە چیدایە؟ بۆچی پێشەنگای کتێبی کوردی گرنگە؟ پێشەنگایکی گشتی نییە بۆ زمانەکانی کە بۆ کوردی بۆچی گرنگە؟ ڕاستیەکەی ئەم پێشانگایە زۆر گرینگە هەم بۆ نووسەر هەم بۆ خوێنەرەکانیش لەبەر ئەوەی لە پێشانگا هەم داشکاندنێکی زۆر باش دەکرێت و خوێنەر دەتوانێت کتێبەکان زۆر هەرزانتر بەدەست بخە. هەمیش ئەوە تا نەک تەنها بۆ خوێنەرە پێشانگای لەو شێوازە گرینگە بەڵکو بۆ نووسەرەکانیش پێشانگای لەو شێوازە زۆر باشە چونکە زیاتر دەتوانن خۆیان بە خوێنەرەکان بناسێنن هەروەها کتێبەکانیان باشتر دەکەوێتە ناو خەڵک بۆ هەردوو لا زۆر باشە و هەروەها لەگەڵ ئەوەشدا دەتوانم بڵێم پێشانگای لەو شێوازە بە تایبەت پێشانگای کتێبی کوردی زۆر گرینگە. من پێشووتریش باسم کردووە وتومە هیوادارم نەک تەنها ئەم ساڵ بەڵکو و ساڵانی داهاتوش بە هەمان شێواز پێشانگای کتێبی کوردی بکرێتەوە چونکە ئەمە هاندەرێکە بۆ ئەوەی قەڵەمی کوردی و هەروەها نووسینی کوردی زۆر باشتر جێگای خۆی بکاتەوە لە نێو ئەدەبیاتی کوردیدا. جگە لەمەش باشتر دەتوانین نووسینەکانمان کتێبەکانمان نووسەرە کوردەکانمان لە نێو ئەدەبیاتە جیاوازەکانی شوێنی خۆیان بکەنەوە. خاتوو سێبەر ئەگەر سیرکەی ینی ناونیشانی ئەم پێشەنگایە دەڵێ بە کوردی نووسین بە کوردی بیر بکەینەوە ئەمە چواتایەکە چۆن بنووسین بۆ کێ بنووسین؟ بڵێ خۆی سەرەتا هەر کەسێک کە دەست پێ دەکات دەنووسێت بۆ خوێنەر دەنووسێ باشە ئێمەی نووسەر دەتوانین سەیری ئەوە بکەین کە ئایا ئێمە خوێنەرەکانمان لە چ ئاستێکدا بۆ چێ دەنووسین بەڵام بە کوردی نووسین وەکو تازەش باسم کرد دەتوانین خۆمان ئاشنا بکەین بە کۆمەڵێک کەس خۆمان ئاشنا بکەین بەوەی کە ئێمە چۆن ئەدەبیاتە جیاوازەکان ئێمە هەڵدەستین کتێبەکانیان وەردەجێڕینە سەر زمانی کوردی ئێمەش دەتوانین پشتی یەک بگرین هاندەری یەکتر بین بۆ ئەوەی کتێبی ئێمەش بە زمانی جیاواز ئەوان کتێبەکانمان وەربجێڕن ئەمە هاندەرێکی زۆر باشە. زمانی کوردی تا چەند گرنگە کە ستاندار تا ئێستا ئێمە ستانداردێکمان نیە بەڵام شێوە نووسینێکمان هەیە کە تا دەتوانین بڵین ستانداردە تا چەند گرنگە بۆ کەسی نووسەر نووسینێکی پوخت بنووسێ ینی بە پوخت بنووسێ بەبێ هەڵە و کەم و کوڕی چۆن بەدڵنیایەوە ئەمەش دەگەڕێتەوە سەر هەم نووسەرەکە من هەمیشە دەڵێم زمانی قسەکردن زۆر جیاوازی هەیە لەگەڵ زمانی نووسیندا واتە بەو شێوازە زمانێکی ئێمە قسەی پێ دەکەین ناکرێت هەر بەو شێوازە زارەش بنووسی نووسین زۆر جار هەیە دەتوانین بە جۆرێک ئینسان بینووسێت کە وا بکە چێژ بە خوێنەر ببەخشێ وای لێ بکات کە چێژ لە خوێندنەوە ببینێت و بڕوات چەندان کتێبی چۆن وا بکەین خەڵک بخوێنێتەوە لە ئەم بەردەم هێرشی سۆشیال میدیا هێرشی گەورەی کردووە چی بەدڵنیاییەوە وەکو پێشووتریش دەڵێم جاران زانست و زانیاری تەنها لە ڕێگای کتێبەوە دەگەیشت کتێب و ڕۆژنامەوە دەگەیشتە خەڵک بەڵام ئێستا ئەو موبایلی دەستمان ئەوە نەشتی تێدایە کە کەمتر دەتوانین کتێب بخوێنینەوە بەڕاستی ئەمەش زیاتر کاریگەری هەیە لەسەر کەسەکان کە ئایا چۆن دەتوانین پاڵپشتی بکەین ئەمە دەگەڕێتەوە سەر نووسین کە ئایا تۆ بە چۆنی نووسیتە ئا دەتوانی خوێنە ڕاکێشی تا ئێستا تۆ چەند کتێب نووسیوە خۆت وەکو نووسەر چی دەنووسیت؟ بەڵێ من خۆم مامۆسای زمانی کوردیم لە بواری ئەدەبیاتە زۆر ناڵێم زۆر باشم بەڵام شوێنی خۆشم تا ڕادەیە کردوێتەوە من تاوەکو ئێستا سێ کتێبم هەیە و زیاتریش کتێبەکانم ڕۆمانن بەڵام ڕۆمانەکانم لە شێوازێکدایە کە پڕیەتی لە پند و ئامۆژگاری ئەوەنە دەتوانی ئیسیفادەی لێ بکەی ئەوەندە دەتوانی سوودی لێ وەربگری لە هەمان کاتیشدا چێژ بە خوێنەر دەبەخشێ من ئەو کەسانی کە کتێبەکانی منیش دەخوێنەوە زیاتر ئەو کەسانە دێن کە تازە دەست بە خوێندنەوە دەکەن چونکە بۆ تازە خوێنەر کە تازە دێتە ناو دنیای کتێب زیاتر ئەو کتێبانە باشە چی بکەین مناڵ
کاتێک تەرخان بکە بۆ خوێندنەوە دوورکەوێتەوە لە سوۆسیال میدیا چۆن ئەمە زیاتر دەگەڕێتەوە سەر دایک و باوکەکەش بەڕاستی کەواتە ئامۆژگاری چیە بۆ ئەوە؟ من ئامۆژگاریم بۆ دایک و باوکەکان ئەوەیە کە منداڵەکانیان لە موبایل و لە سوۆسیال میدیا دوور بخەنەوە زیاتر خوێنەری کتێب بن ئەمەش وەکو هاندانێک بیان هێنن بۆ پێشانگە بۆ نمونە سەیری بکە ئەو هەموو کتێبە لە پێشانگە بۆ هەموو ناونیشانە لە هەمان کاتیشە باشە کاریگەریەکی زۆر بەرچاوی هەیە کاتێک دەبینێ کۆمەڵە کەسانێک لێرەن خوێنەرن لە خۆی دەپرسێ بۆچی منیش نەخوێنمەوە لەوانەیە کتێبەکان شتی زۆر چاکیان تێدا بێ ئەمە هەندێکی زۆر باشە بۆ خوێندنەوە لە هەمان کاتیشا دایک و باوک زۆر کاریگەری هەیە هەندێک مناڵم بینی ئەبینم مناڵ لێرە هەیە ینی پێت وایە ئەوانە هاتوون وەکو کڕیار ینی باوکەکانیان هاانیان لەدا بۆ کڕیار من هەندێک مناڵم بینی کتێبیشیان بەدەستەوە بەڵێ ئەمە زۆر هەندێکی زۆر زۆر باشەکە دەبینی دایک و باوکەکە من خۆم کە نووسرم باشە لەوێ بووم کە خەریک بۆ ماژوم بۆ خەڵکەکە دەکرد کە مناڵم بینی وتم وەرە کە چەند کتێبێکیشی کڕ وتم وەرە کتێبێکیش دەدەمێ بە دیاری بۆ ئەوەی کە منداڵەکە زیاتر پاڵپشت بی و هاندێکی زۆر باشبی لە بەرخاتری ئەوەی کە زیاتر بخوێنێتەوە ئەمە هاندانێکی زۆر باشە کاتێک تۆ کتێبێک لێ دەکڕی کتێبێکیشی دەدەیتێ بە دیاری دەستخۆش باش خات و سێبەر کتێبێکت داناوە لە بەردەمتا من پێم وا بێ ئەمە دوایین ڕۆمانی بۆم ساڵی پێشانگە کتێبەکەی من باسی ئەوە دەکات بۆ ئەمە هەر بۆ خۆتە یان بۆ یا ئاشی بدەی بەمە نانا بەدڵنیایەوە بۆ بەڕێستانم هێناوە ڕێستان هەیە کتێبەکەی من باسی پندێکی زۆر جوانی تێدا باسی ئازاری لە دەستدان دەکات بۆ نمونە زۆرێک لە ئێمە وامان لێ دێکاتێکەوە کەسێک لە دەست دەدەین ئازیزێکمان لە دەست دەدەین ئیتر وا فکر دەکەینەوە کە ئیتر دنیا کۆتایی هاتوو ژیانی ئێمەش لەگەڵ ئەودا تەواو دەبی چونکە بەڕاستی من هەمیشە دەڵێم ئەوەی کە دەمرێت ئەوەی کە لە دەڕوات دەمرێت و تەواو بەڵام زیندوەکان 100,000 جار لە دوای ئەو ئازیزە دەمرن زیندوەکانمان زیاتر لەو کەسانە دەمرێن کە ئیتر تەواو من پندێکی زۆر جوانی تێدا دەڵێم ئینسان پێویستە کەسی بەرامبەر یاخود هەر کەسێک ئەوەندە خۆشی نەوێ کە ئەگەر ڕۆژێک ئەو ئازیزە یاخود ئەو کەسە نەبوو ئەتو تەحمولی ژیان نەکەی هەمووانمان باخۆش ژیان بەردەوام بڵێ پێویستە هەموو ئینسانێکمان خۆش بێ بەڵام بە جۆرێک خۆشت بووە کە ئەگەر ڕۆژێک نەما تۆ تەحمولی نەمانەکەی بکەی باش دەست خۆش بێ هەر گەلێک سپاس بۆ خات و سێبەر فارس نووسەر کە ئەم لەگەڵ ئەم دیدارە کورت و خێرایە لەگەڵ کوردستان لەگەڵ مابوون گەلێک سپاس ئێوار هەبن دەستان خۆش بێ منیش خۆشحاڵ بووم کە بەخێرهاتنی منتان کرد لە بۆ ڕۆژێکی ئاوا بەڕاستی من شانازی دەکەم کە دەبینم خوێنەر ئەوەندە زۆر پێشوازی گەرم لە کتێبەکەم دەکا بەڕاستی من ساڵی پاریش بە هەمان شێواز کتێبەکەم زۆر پرفرۆش بوو سواز بخوا کە ئەمە هەندێکی زۆر باش بووە تاوەکو وای لێ بکەم بەم قەڵەمە جوانتر بنووسم زۆر چاکە قەڵەمەکەی تۆ جیاوازە بڵێ ئەم قەڵەمە وای لێ کردم کە من دەست بکەم بنووسی زۆر باش سواز دەکەم هەربوشیت بەڵێ بەڕزانم دیدارەشمان لەگەڵ خات و سێبەر فارس نووسەر لێرەدا کۆتایی تا دیدارێکی نوێ بەختەوەرمە